گەرم و گەشتی سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ئێمە و بینەران جارێکی تر بم بەرنامە لەگەڵ هاوکارم ئەمیر دەبینە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. بەڵێ ئازیزان لەلا منیشەوە سڵاوتان لەبێت هیوادارم کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجای وەشتان هەبێت تا بە کۆتایی بەرنامەیەم هەفتەیەم و بینەران لەگەڵمان بن هەروەک هەموو بەرنامەکانی پێشووتر بەڕەواڵی جاران ئێمە کۆمەڵێک بابەتمان بۆ ئامادەکردن و تاوجیگای کە مەجالیش بێت وەڵام بە پرسیارەکانی ئێوەی ئازیزش دەدەینەوە. گوڵنازگیان ئەگەر ڕازی بێ ئەچین ناوبڕێگە بینین و دواتر دێنەوە بابەتەکان دەست پێ دەکەین. دنیای داناوە باش قداژیم تا ڕۆحم ماوە باش قداژیم تا ڕۆحم ماوە هەم سوورەی یاسینەم قوڵ وەڵامی هەم سوورەی یاسینەم قوڵ وەڵامی ڕۆشن کەراوای هەردوو دنیامی لەبیرم مەکە گەرچی دوورم لێت یادگارەکانم بکا بە هاوڕێت یادگارەکانم بکا بە گوڵناز ژمارەیەک لە بینەرانی بەرنمەکەمان لە پەیام و نامەی جیاجیا دانیگەرانی خۆیان لە هێزکۆکردنەوە و هەڕەشەکانی پەیتای فەرماندەکانی کۆماری ئیسلامی بۆ هەرێمی کوردستان دەربڕیوە. وا بڕوان وایە کە ئەم هەڕەشانە درێژەی هەمان سیاسەتی سەرکوتگرانەیە کە ناوخۆی ئێراندا کۆماری ئیسلامی بەڕێوەی بات. لەم نامە و پەیامانە داوی ڕای مەحکومکردنی ئەم سیاسەتە شەرخوازانەیە هەڕەشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر هەرێمی کوردستان بە بیانووی هەبوونی هێزی ئۆپۆزیسیۆن شەرمەزار کردووە و دڵنیایی ئەدەن کە ئەم جۆرە سیاسەتانە ئەم ڕژیمە لە شەپۆلی ئێعترازی جەماوەری خەڵک ڕزگار ناکات. بەڵام ئامۆژگاریان کردوین کە دەبێ وریای خۆمان بین چون ئەم ڕژیمە لە هیچ جنایەتێک دەست ناپارێزە. بەڵێ ئەمیر سپاس بۆم عزیزانە بۆ ئەوەی کە ئەم نامەیان بۆمان هەناردووە گەرمەوافق بی تۆزێ لەم نامەیە باس بکەین و قسە و باسێکی لەسەر بکەین. بەڵێ منیش پێم باشە فەرموو. زۆر سپاس. سپاس بۆ ئەم ئازیزە با ئەوە بێژم ئەگەر پێمان وابێ کە بنکە و بارگاکانی ڕێکخراوە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەموو مەوجودیەتی ئەوان پێک دێنێت تەواوی حقیقەتەکان نییە. ئەوەی کۆماری ئیسلامی لێی نیگەرانە تەواوی حقیقەتەکەیە. حقیقەتەکە چییە؟ بۆ نمونە کۆمەڵە تەنیا ئەو ژمارە پێشمەرگە و ئەو ئوردوگا و بارگایانە نین کە لە هەرێمی کوردستان هەیەی کۆمەڵا وەکو بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی ڕەگ و ڕیشەی لە ناوخۆی کوردستانە. کۆماری ئیسلامی ئەوە
ئەو بەشەی وا لە هەرێمی کوردستان نیشتەجێ بووە کردووەتە بیان و بۆ ئەوەی ئەو حەقیقەتە بشارێتەوە. واقعیەتەوەیە کە کۆماری ئیسلامی لەم حەقیقەتە نیگەرانە و بەنیازە بەم جۆرە هێزنەواندنە و هەڕەشەکردنانە ئەو بزوتنەوەیە تووشی نائومیدی بکات. لە هەمان کاتدا زەختیش باتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئیمتیاز وەرگرتن و لاوازکردنی. ئەو بەشەی لە سیاسەتی هاوبەشیان لەگەڵ حکوومەتی ناوەندی لە بەغدا و تەنانەت حکوومەتی تورکیش بە هەمان شێوە کە جێگەی باسێکی ترە. بەڵێ گوڵناس منیش ئەوە ئیزافە بکەم خەریکە لە ساڵیادی شۆڕشێژینە نزیک دەبینەوە کۆماری ئیسلامی هەر لە ئێستاوە خەریکە هەڕەشە ئەکات و خەریکە زەین و فکری خەڵک بۆ ئەو دیوی سنوور ڕادەکێشێ لەوانەیە لەو ماوەیەدا دەست بداتە هەڕەشەکردنی زۆرتر هەروەها وەڕەخستنی شەڕی ڕەوانی زۆرتر لەگەڵ خەڵک لەوانەیە دیسانەوە پەلامار بکاتە سەر سنوور هەروەک لە پەیامەکاندا هاتبوو ئەم ڕژیمە هەموو کردەوەیەکی جنایەتکارانی لە دەستێ. بەڵام با بچینە سەر بیانوەکانی کۆماری ئیسلامی کە گۆیە ئەم هێزانە چەکیان پێ و سنوور دەبەزێنن. هەمووان دەزانن کە نزیکەی 30 ساڵە ئێمە بە پێی لێکدانەوەی خۆمان و سیاسەتێکی دیاریکراو خەباتی چەکداریمان لە دژی کۆماری ئیسلامی بەڕێوە نەبردووە. بەڵام لە هەمان کاتدا وتومانە کە ئەم چەکە بە شانمانەوەیە کارکردێکی سیاسی هەیە نەنیزامی و بە شێوەیە کە لەگەڵ بارودۆخی ئێستادا بگونجێ دەیپارێزی. ئێمە نەمانویستووە و نامان هەوێ ئەو سیاسەتەی ئێمە ببێت بە بیانی کۆماری ئیسلامی بۆ خوڵقاندنی کێشە بۆ جەماوەری خەڵکی باشووری کوردستان. بۆ ئەو مەبەستە ڕێوشێنی دیاریکراوی خۆمان دەگرینە بەر و ژانەسەری نەخوازرا و بۆ هەرێمی کوردستانیش دروست ناکەین. ئێمە ڕامانگەیاندووە کە هەرێمی کوردستان وەک پشتی جەبهەی خەباتی چەکداری خۆمان بەکار ناهێنین و لە سنوورەکان بۆ ئەم مەبەستە کەڵک وەرناگرین. کەمپی زەرگوێزی گەورە لە هەرێمی کوردستان دامەزراوەیەکی غەیرەنظامیە و شوێنی حەوانەوەی بنەماڵەکان و چالاکی کولتوری و مەدەنیە. ئوردوگایەکی نظامی نییە، بەڵام ئەگەر کەسانێک لەو کەمپەدا چەکیان پێەیە ئەوە تەنیا بوو خۆپاراستنە. هەروەکو هەموو دانیشتوانی ئەم ناوچەیە کە بەهۆی بارودۆخی تایبەتی ناوچەکە چەکیان هەیە و ئەوە دیاردەیەکی ڕێگە پێدرا و جێکەوتووە و زیانیشی بە ئاسایشی ناوچەکە نەگەیاندووە. ئێمە هەوڵ دەدەین ئەو سیاسەتە بە لێک تێگەیشتن و ڕەچاوکردنی بەرژەوەندیەکانی هەردوولا لەگەڵ بەرپرسانی حکوومەتی هەرێم بەرینە پێش. بەڵێ زۆر سپاس ئەمیرگان کەوا بوو بۆمان دەردەکەوێت کە هەڕەشەکردنی فەرماندەکانی کۆماری ئیسلامی لە ڕاستیدا هەڕەشەکردنە لە خەڵک. ئەگەر لەو ماوەدا دیسانەوە دەستی داوەتە هەڕەشەکردن بە بڕوای منیش نزیگبوونەوەی ساڵیادی گیانبەخکردنی ژینە و ساڵیادی ڕاپەڕینی جەماوەری ستەمدی توی خەڵکی ئێرانە کە کۆماری ئیسلامی نیگەرانی کردووە هەبوونی هێزی چەکدار بیانوویە بۆ مەبەستی تری ئەم ڕژیمە. دوای ناوبڕێک ئەگەر ئەمیر موافق بی دەگەڕینەوە. بەڵێ فەرموو. گوڵناس بە لە باسەکە تا لەسەر ئەو باسە دوور نەکەوتوین منیش پامێکم بۆ هاتووە لە ڕاستیدا پرسیارە پامنی ئەم پامەکە لەلایەن کۆمەڵک لە لاوانی تێکۆشەری شاری بۆکان هاتووە دەپرسێ ئێوە زۆر جار باس لەوە دەکەن کە ئێمە بەپێی سیاسەتێکی دیاریکراوی خۆمان شەڕی چەکداری بەڕێوە نادوین مەبەستان چییە؟ ئەوە نییە کۆماری ئیسلامی شەڕی چەکداری دژی ئێوە و خەڵکی کوردستان بەڕێوە بات، ئەوە نییە پەیتا هەڕەشە دەکات پەلامار دەکاتە سەران، ئەوە نییە تەروریستەکانی دەنێرێتە ئەو دیوی سنوور و تێکۆشەرانی لایەنی سیاسیەکان تێرۆر ئەکات بشێوی و نائەمنی لە هەرمی کوردستان دەنێتەوە کەوا بوو شەڕی چەکداری بەرماڵی پێگرتوون چۆن وڵاتان ناوە. بەڵێ ئەمیر سپاس بۆم عزیزانە پرسیارێکی گرینگە کاتێک ساڵی 1950 هەتاوی کۆماری ئیسلامی پەلاماری کردە سەر کوردستان خەڵکی کوردستان بۆ دیفاع لە خۆیان دەستیاندایە چەک و ئەو کات بە زۆر ئەم سەنگەریان ئەو سەنگەری شەڕی چەکداریان بۆ دیفاع لە خۆیان هەڵبژان دیفاعێکی بەرهەق و ڕەوا بوو. لێرەدا لایەنە سیاسیەکانی چالاک لە ساحەی سیاسی کوردستان لەوانە کۆمەڵە ئەو مقاومەتە جەماوەریان بە پێکهێنانی هێزی پێشمەرگە سازماندا ئەو کات دەبوو ئەو سەنگەرانە ئاوەدان کرابە. دەم هەوێ ئەوە بڵێم کە دیاریکردنی شەڕی چەکدارانە بە میل و خاست و ئارەزووی ئەم یان ئەو ڕێکخراو نەبووە. خەڵکی کورد بە گشتی ئەم سەنگەرەی هەڵبژاردووە و لایەنە سیاسیەکانی هەرکان بەپێی سیاسەت و ڕێباز و شێوازی تایبەت بەخۆیان ئەم سەنگەریان سازمانداوە و ڕێکیان خستگە. بەڵام شەڕی چەکدارانە وەکو تاکتیکێک لەم سەنگەردا
هەتا هەتایی نەبووە. بەواتایەکی تر تەنیا سەنگەر نەبوو، ئەگەرچی ئەو سەردەم بەهۆی مێژووی خەبات لە کوردستان سەنگەری لەبەردەست بوو، ئەلبەت بۆ چوون وایش هەیە کە ئێستاش هەر شەڕی چەکداری بە تەنیا سەنگەر دەزانێ و مان و نەمانی خۆی بەوەوە گرێتاوە. بڵەوە بزانم ئەستێک هەیە کە دەڵێ هەموو شتێک لە گۆڕاندایە، هیچ شتێک بۆ خۆی نامێنێتەوە، کەوابوو کۆمەلگای کوردستانیش لە گۆڕاندایە، شێوازی خەباتیش گۆڕانی بەسەردادێ. ئەگەر زمانێک خەڵکی کوردستان سەنگەری شەڕی چەکداریان وەک تاکتیکی لە بەردەست بۆ دیفاع لە خۆ بەرابەر بە پەلاماری کۆماری ئیسلامی هەڵبژارد، شرط نییە هەر لەو سەنگەرەدا بمێنەوە و بیر لەوە نەکاتەوە کە لە سەنگەری تردا بزوتنەوەی خۆیان بۆ سەلماندنی مافەکانیان ئاوەدان نەکەنەوە. ئەلبەت ئەوە بزانی کە دوژمن پێی باشە کە خەڵک هەر لە سەنگەرێک بە تایبەت سەنگەری شەڕی چەکداری بمێنەوە، بیر لە شێوازی تری خەبات و تێکۆشان نەکەنەوە. لەم سەنگەرەدا باشتر دەتوانێت هێزی سەرکوت بەکاربێن و پاساو بۆ جنایەتەکانیان بدۆزنەوە. کەوابوو بە پێی ئەو ئاڵ و گۆڕانە لە کۆمەلگای کوردستان و هەروەها ئەو مەحدودیەتانە کە بۆ خەباتی چەکداری هاتوۆتە پێشەوە، نابێت بیر لە سەنگەری تر نەکەینەوە و هەر لە سەنگەرێکدا بمێنینەوە. چاو لە ساحەی سیاسی ئێران و کوردستان بکەین خەباتی کرێکاران بۆ مافەکانیان. ئەمە سەنگەرێکی زۆر پانوبەرینە و ژمارەیەکی زۆر تێیدا بەشدارن بۆ سەلماندنی مافەکانیان. چاو لە خەباتی مامۆستایان بکەن، چاو لە خەباتی لاوان لە زانکۆکان و قوتابخانەکان بکەن، چاو لە خەباتی ژنان بکەن، چاو لە خەباتی کەمایەتیەکان بکەن، چاو لە خەبات لە سەنگەری هونەر و ئەدەبیات بکەن. ئەمانە هەمووی سەنگەرن. ڕاستە ئێستا زۆر ڕێکخراونین و لەوانەیە هێزی وەلانای کۆماری ئیسلامیان بەدەست نەهێنابێ، بەڵام تەبیعەتی خەبات لەم سەنگەرانە لەوەدایە کە لە درێژەی خۆیدا بەرەو ڕێکخراوبوون و بەهێزبوون هەنگاو دەنێ. بەڵێ ئەمیر کەوابوو ئەتوانین بێژین خەڵکی کوردستان جگە لە سەنگەری خەباتی چەکداری ئێستا چووەتە سەنگەری خەباتی سیاسی و مەدەنی و سنفی. ئێستا کە خەباتی چەکداری تووشی گەلێک مەحدودیت بووە، خەریکە سەنگەری تر ئاوەدان دەکەنەوە. بۆیە ئێمە ماوەی چەند ساڵێکە ئێستاشی لەگەڵ بێ هێز و توانە و زەرفێتی خۆمان تەرخان بە هێزکردنی ببورن بە بەهێزکردنی ئەو سەنگەرانە کردووە کە خەڵکی کوردستان ئەمڕۆ هەڵی بژاردووە. کاتێک باز لەوە دەکەین کە شەڕی چەکداریمان بەپێی سیاسەتێکی دیاریکراوی خۆمان بەڕێوە نابین، مەبەست ئەم سیاسەتەیە کە لە کۆمەلگای کوردستان هەلومەرجی ئێستای بزوتنەوەی کوردستان وەرگیراوە. هەروەکو ساڵی 58 سەنگەری شەڕی چەکداریمان بە سازماندانی هێزی پێشمەرگەی کۆمەڵا ئاوەدان کردووە. ئەمڕۆ سەنگەری خەباتی جەماوەری لە بوارە جیاجیەکاندا ئاوەدان دەکەینەوە. ئەلبەت لە بیرمان نەچێ ڕابردووی بزوتنەوەی کوردستان کاتێک لە سەنگەری خەباتی چەکداریدا مەقاومەتی بەرامبەر بە پەلاماری کۆماری ئیسلامی بەڕێوەبر زۆر پشنگدار و بەدەستکەوت بوو کە ئێستای جێگەی شانازی و وانەکانی چرای ڕێگای درێژەی مەقاومەتی ئەمڕۆمانە. لە ڕاستیدا ئەمڕۆژ درێژەی هەمان مەقاومەتە لە سەنگەرەکانی تردا کە بە دەرسوەرگرتن لە ئەزمونە بەنرخەکانی بۆ پتەوکردن و بەهێزکردنی ئەم بزوتنەوە بۆ گەیشتن بە داواڕەواکانی کەڵکی لێوەردەگرین. بەڵێ ئازیزان، ناوبڕێکی کورد ببینن، دواتر دێنەوە بابەتێکی ترتان پێشکەش دەکەین.
ڕقەبات پشت بەستن شان بە شانی کۆمەڵە علمی مارسی لەگەڵا شان بە شانی کۆمەڵە علمی مارسی لەگەڵا پشڕانی بەندی گران لە پاو دەستی ژنان بخوێنین مەرسوولنین سۆسیالیزم بێبایەقین فڕووکشان پێکەوە هێرش بەرنا پێشەوە شان بە شانی کۆمەڵە ژن و لاوی لەگەڵا شان بە شانی کۆمەڵە ژن و لاوی لەگەڵا شۆڵە شوانانی وڵات پێشەنگانی ڕێنەگات وەرن دوژمن لەم دەمە تووشی گەلێک ئەستەمە ڕاستە تاریکی شڕە بەڵام هیواش بڕگڕە هەڵکەین مۆمی ڕزگاری لاشەوی کوردەواری شان بە شانی کۆمەڵە خەڵکی کوردی لەگەڵا شان بە شانی کۆمەڵە خەڵکی کوردی لەگەڵا شریکێنین بە شادی هەڵکەین ئاڵای ئازادی شان بە شانی کۆمەڵە بەهارانی لەگەڵا شان بە شانی کۆمەڵە بەهارانی لەگەڵا. گوڵناس کاکسیروس نامەیەکی بۆ نردوین و نووسیوەتی من لە یەکێک لە شارەکانی کوردستانی ئێران یان ڕۆژهەڵات دەژیم هاتوو چۆم زۆرە و ماوەیەکیش ناچار بووم کۆڵبەری بکەم بەڵام لێتان ناشارمەوە نەمتوانی درێژەی پێ بدەم بەڕاستی ئەگەر بکرێ کۆڵبەری نایبنێنەکار کارێکی زۆر سەختە و تاقت فڕۆکێنە ماوەیەکی تر دەستفرۆشیم کرد و ماوەیەک بێکار بووم و ئێستاش بە یارمەتی برادێکی خۆم لە شوێنێک کارەکەم بڕواتان بێ کەسێکی کار نەکردنیم بەڵام گوزەران زۆر سەختە نامهەوێ باسی سەختی گوزەرانتان بۆ بکەم وە فەقەت ویستم لە ڕێگای ئەم نامەوە هێندێ واقعیەتان لە ژیانی خۆم و ملیۆنها کەسی دیکەتان لەم وڵاتە بۆ بژێرمەوە لە هەموو ماڵێک دوو ئامرازی زۆر گرنگ هەن کە بە شێوەیەکی بەرفراوان بەکاردەهێنرێت یەکەمیان تەلەڤزیۆنە و دووەمیان یەخچاڵ یان بە قەولی برادرانی باشوور سەلاجە ئێستا بۆچی باسی ئەم دوو وەسیلەیە دەکەم تەلەڤزیۆنی ماڵەوە ئەگەر لەسەر یەکێک لە کاناڵەکانی سەدا و سیمای کۆماری ئیسلامی ڕابگری هەر باسی گەشەی ئابووری مەهاری تەوڕم بەرنامەی 5 ساڵە و ئێستا 7 ساڵە بۆ ڕشتی ئابووری و گەشە سەننی تەولید بەرگرتن بە گەندەڵی فرۆشی زۆری نەوت کردنەوەی یەک لە دوای یەکی پرۆژە خزمەتگوزاریەکان دەویستی ئەلبەت باسی گیر و گرفتیش دەکرێت بەڵام ئاخرەکەی بە ئینشاءڵڵا چاک دەبێت کۆتایی پێدێت بەڵێ زۆر سپاس بۆ کاکسیروز لە ئەدامەی نامەکەیدا ئەوای نووسیوە دوای بیستنی ئەم قسانە دەچیتە دەرگای سەلاجەکە دەکەیتەوە شتێکی وای تیان نییە نەک ڕۆژێک لەوانەیە بڵێم زیادەڕەوی دەکەم بەڵام زۆربەی ڕۆژانی مانگ هەروایە نەتەنیا سەلاجەکەی من باوەڕ بکەن هی خەڵکی تریش دەی باشە هەر ئینسانێک لە خۆی ئەپرسێ کوا ئەم گەشە ئابووریە کوا ئەم مەهارەی تەوەڕم و کوا ئەوانی تر بۆ ڕنگدانەوەیان نییە لە نێو یەخچاڵەکەی من و میلیۆنها کەسی تر بۆ دوای ئەم هەموو بەرنامە و تەرحانە ئێستاش بەشێکی زۆری خەڵک لای مەحرومن بۆ ئەم هەموو بێکاریە بۆ ئەم هەموو گرانیە بۆ ئەم هەموو گەندەڵیە بۆ ئەم هەموو دەرد و مەرگە کەوا بوو پێم وایە زۆربەی خەڵک کاتێک قسەکان لە سدا و سیما دەبیستن و دوایش دەشنە سوراغی یەخچاڵەکانیانەوە دەزانن کە ئەو قسانە درۆیە و ئەو قسانە بۆ فری و بۆ بێدەنگکردنە سفرەی هەر ماڵێک و یەخچاڵی هەر ماڵێک ئابڕوو و حیا بەو قسانە و لە تەلەڤیزیۆنی حکوومەتیەکاندا بڵاو دەبێتەوە ناهێڵێ پێدەچێ ئەم حکوومەتە بە هەشتێکی دروست کردبێ بەڵام هەندێک کەس نازان و ڕەشایی نیشان دەدەن بەڵام ڕاستی ئەوەیە کە گوترا ڕاستیەکان نە لە قسە و دروشمەکاندا و نەوەعدە و وعیدەکان و ئینشەڵڵا و ماشەڵڵاکان کردندا دەبێت لە ژیانی واقعیدا سوراغی بگیردرێ ژیانی واقعی بەشی هەرە زۆری دانیشتوانی ئێران بە پێچەوانەی ئەم قسانەیە کە لە بڵنگۆکانی تەبلیغاتەکانی کۆماری ئیسلامی بڵاو دەبێتەوە
بەڵێ گوڵناز زۆر سپاس بۆ کاک سیروس وابزانم قسەی بۆی من نەهێشتەوە با ناوبڕێک ببینن دێنەوە خزمەتتان بابەتێکی ترتان پێشکەش دەکەین. ئەمیر لەم بەشەدا نامەیەک لەلایەن کاک موحسێنەوە لە بەردەستدایە کە کورسکراوێکی بۆ بینەرانی عزیزمان دەخوێنینەوە. کاک موحسێن نووسیوێتی پێم وایە هەمووان دەزانن کە سیاسەتێکی گشتی بۆ داخستنی هەر چێشنە بیرکردنەوەیەک لەژی دەسەڵات سیاسەتێکی ئاشنایە لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی. ئێستا لە درێژەی هەمان سیاست لە زانکۆکان بە شێوەی گۆڕانکاریان کردووە کە خوێندکار یان نێتە زانکۆ یان ئەگەریش هات نەوێرێ ناڕزایەتی دەرببڕێت. بەنیازن سیستمێک دامەرزێنن کە خوێندکار گوێڕایەل، پرۆفسۆر گوێڕایەل، ستاف گوێڕایەل، هەڵبژاردننی ستاف زانست تەنها لە دەرچوانی گوێڕایەل، لە بەرزکردنەوە تەنها بۆ ڕاهێنانی گوێڕایەلەکان، لە بەرزکردنەوە تەنها بۆ پرۆفسۆرە گوێڕایەلەکان. ئەمەش ڕێک ئەو پرۆسەیە کە دەستی پێکرۆ بۆ بە خێرایی بەرەو پێش دەچێت. بەڕاستی با بپرسین پێکاتێک یان دەسەڵاتێک کە خۆی بەڕاست دەزانێت ئەگەر متمانەی بەخۆی هەبێت چه پێویستی بەم کارانە هەیە کەوابوو دەتوانین بڵین هەموو ئەم کردەوانە دەرخەری ئەوەیە کە بەڕاستی دەسەڵات متمانەی بەخۆی نییە، هەموو کارێک دەکات تا خۆی بەدەست زبانی کراوە و دەنگی ئاعتراز و کردەوەی جیاواز ڕزگار بکەن. بەڵێ گوڵناز کاک موحسین لە درێژەی نامەکەدا نووسیوێتی بەڵام ئەبێ کارێک بکەین کە بزانن کە ئێمە دەمێنینەوە. ئەوان لە خوددایەنە کە ئێمە بچین گرنگ نییە بۆ کوێ تەنها بڕۆین یان لەم دنیای یان لەم وڵاتە یان لە زانکۆ یان هەر شوێنێکی ترکە بوونی ئێمە فەزایان بۆ تەنگ دەکات. باوە بکە بەنیازن فەزایەکی وا خەمۆکی و دڵنەگرانی و ناومێدی پەرە پێ بدەن کە خۆکوشتنیش پەرە پێ بدەن. مەبەستیەوان ڕزگار بوونە. ئەگەر کەسێک خۆی بکوژێت دڵخۆش دەبن، یەک هاوارکەر کەمتر و یەک دەنگی ناڕازی کەمتر. ئەگەر کۆچ بکەیت ئەوان دڵخۆش دەبن، یەک نخبەی ڕەخنەگەر کەمتر، یەک چالاکوان کەمتر. ئەگەر واز لە خوێندن هێنیت ئەوان دڵخۆش دەبن، یەک خوێندکار کەمتر. بە بڕوای من بەرامبەر بەم فەزایە کە دەستیان داوەتێ دەبێ ڕاوەستین و نێڵین کەش و هەوای ناومێدی زاڵ بکەن تا زیاتر بڕۆیت توانای گۆڕانکاری لە وڵاتدا کەمتر دەبێتەوە. بۆیە پێویستە بمێنینەوە و ژیان وەربگرینەوە. چاو لێ بکەن 40 ساڵە زانکۆیەکی ئایدۆلۆژی دروست دەکەن لە کۆتاییدا چی ڕوویەدا؟ ئایا سەرکەوتوو بوون؟ تەنها دۆڕان و ئێستاش پاشکەسبوونی شۆڕشێژینە بەنیازنە هەمان پرۆژەی شکست خوارد و دووپات بکەنەوە. بەڵام بە کام معریفە، بە کام سەرچاوە، بە کام شەرعیەت، بە کام دەرفەت؟ گومانی تێدا نییە کە ئەوان هەڵە دەکەن، گومانی تێدا نییە لێرەشدا دۆڕاون. ڕاستیەک کە دەسەڵات تێیناگات ئەوەیە کە پێویستی گۆڕانکاری پێویستیەکی سروشتی کۆمەلگایە کە لە قۆناغی بەهێزبوونیدایە. لە وارەدام کە حکوومەتێکی ناکارامەی وەک کۆماری ئیسلامی ناتوانێت بەربەم گۆڕانکاریە بگرێت. دەسەڵاتێک کە عەقڵ و ئاین و داهاتووی تەنانەت خۆشیان بە بیر و باوەڕی ئایدۆلۆژیەوە بەستۆتەوە و بوونەتە دیلی ئایدۆلۆژیای ماوە بەسەرچوو ناتوانن بەربە گۆڕان بگرن. بەڵێ کاک موحسێن دەنووسێ زۆر جارە ئەم پرسیارە دەکرێت کە چی بکەین. من پێم وایە دەبێت بە ئاگاداری بنووسین، بە ئاگاداری ناڕزایەتی دەرببڕین، بە ئاگاداریەوە بەرەنگار ببینەوە، بە ئاگاداریەوە هەمووی ئەم چالاکیانە لە یەک گرێ بدەین. دەبێ وریابین خۆمان نەکەین بە دیلی خەم و ڕق و تووڕێی و زیان بە خۆمان و کەسانی دیکە بگەێنین. هەر خەڵکێک کە بیەوێت چێژ لە چالاکی خۆی بگرێت دەبێ ئومیدوار بێت کە وا نامێنێ. بەڵام کاتێک وا نامێنێ کە ئەمڕۆ لێرە و لەوێ لە زانکۆ و قوتابخانە، لە کارگا و کارخانە، لە ئیدارە و بازار، لە ماڵ و لە گەڕە کاری بۆ بکەین. ئومیدواری لە خۆڕا پێک نایە، دەبێ هەوڵی بۆ بدەین. ئێستا گەلێک نیشانە باش لە بەردەستن کە پێمان دەڵێن ئومیدوار بوون جێگای خۆی هەیە و هێزی خۆی هەیە، چاو لە دەوروبەری خۆمان بکەین. هەموو شوێنێ دەنگی ئاعتراز و ناڕزایەتیە، بەڵام پرژ و بڵاون چاو لە کردەوەکانی کۆماری ئیسلامی بکەن، بزانن لە زانکۆکان چی دەکەن و بزانن لە کارگا و کارخانە و بازاڕەکان وەک گەڕەکەکە چی دەکات. ترسی مەرگی لێ نیشتووە. باوەڕ بکەن ئێمە هێزمان زۆرە و داهاتوو بۆ ئێمەیە. گەشەکردن لەو کاتەوە دەست پێ دەکات کە ئێمە تااقەتی هەناسەدان دەدۆزینەوە و ئەو کاتەیە کە سوتەمەنی حکوومەت چەواو دەبێت. سپاس بۆ کاک موحسێن بۆ نامە جوانەکەی.
بەڵێ زۆر سپاس بۆ کاک موحسین ناوبڕێ ببینن دێنەوە خزمەتە. دەبینم تاڵتاڵ قژەسپی بوو بەڵام نیگاگەرمەکانت وە خۆی ماون هێلی پیری کەمێ ڕوخساری گۆڕیوی کەچی بزە و پێکەنینت نەگۆڕاون منیش ئێستا چاوەکانم وا کەس دەبن بە حەسرەتن تاوێ بێنە دیداری تو ڕاستە تەمەن دەڕوا بەرە و دواوێزگەی خۆی بەڵام دڵم باڵەگرێ بۆ نیگاری تۆ بە یادی زوو بۆ جێژوانێ بچینەوە چێ فەرموویە کە دڵداری پیران شەرمە دڵتزانێ پرچی سپی بەسەر چوونە هەرچی دڵێن تانەم لێدەن خوێنێم گەرمە خەم لە نێو دڵمادات خوێنم بڵێ بم با بەرە ئاسمان ڕۆژ و مانگێ بۆ دەهێنم دەبماتە تر کاتی باران دەبانگم کاتا بڵێم گیان منیش ئێستا چاوەکانم وا کەس دەبن بە حەسرەتن تاوێ بێنە دیداری تۆ ڕاستە تەمەن دەڕوا بەرە و دواوێزگەی خۆی بەڵام دڵم باڵەگرێ بۆ نیگاری تۆ بە یادی زوو بۆ جێژوانێ بچینەوە چێ فەرموویە کە دڵداری پیران شەرمە دڵتزانێ پرچی سپی بەسەر چوونە هەرچی دڵێن تانەم لێدەن خوێنێم گەرمە گوڵناز سپینەرێکی ئازیزمان بە نازناوی سەرکەوت ئەویش نامەیەکی بۆ نردوین وا لەو نامێدا نووسیوێتی بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە ئەم ڕۆژانە ڕژیم سەرکوت و زەبر و زەنگ بەکاردێنێت خەڵک دەگرێ ئەزیەت و ئازاریان دەدات ژمارەی لە سێدارەدان بەرز بۆتەوە پرسیار ئەوەیە کە تونند و تیژی نواندنی ڕژیمی کۆماری ئیسلامی لە دامرکاندنەوە و یان پەرەپێدانی خەباتی جەماوەریدا چ دەورێک دەبینێ؟ کاک سەرکەوتی بەڕێز تونند و تیژووی نەواندنی دەوڵەتی لە دەورەی جۆراوجۆدا کاریگەری جۆراوجۆری هەیە لە دەورەی هەڵکشانی حرەکەتی شۆڕژگەڕانە بەرەو ڕاپەڕینی گشتیدا سەرکوتکردن و تونند و تیژی نواندنی دەوڵەتی کاریگەری ئەوتۆی نییە و تەنانە ڕیزەکانی جەماوەر پچەوتر و هاوپشتیەکەیان بەهێزتر دەکات بەڵام لە دەورەی داکشان و دامرکاندنەوەی هەلومەرجی شۆڕژگەڕانەدا سەرکوتکردن لەوانەیە بۆ ماوەیەکی کورت جەماوەری خەڵک چاوترسێن و بێدەنگ بکات بۆ نمونە شۆڕژی ساڵی 1357 تا ئەو کاتکە لە ڕۆژی 22 ڕێبەنداندا با ڕاپەڕینی جەماوەری ڕژیمی شا تێکشکان خەباتی جەماوەری بەردەوام لە هەڵکشاندا بوو لەم دەورەیەدا کردەوەی سەرکوتگەرانەی ڕژیمی شا خەڵکی تووڕەتر و بێپەرواتر و هاوپشتی ئەوانی پچەوتر دەکرد ئەم شۆڕشە کە لە ڕۆژی 22 ڕێبەندان بە لووتکەی خۆی گەیشت بوو دوای ئەوە وردە وردە ڕەوتی داکشان و دامرکانەوەی خۆی دەپێوە کاتێک ڕەوتی ئیسلامی کە بەدەسەڵات گەیشت بوو دەستی کرد بە تەواوکردنی کاری ڕژیمی شا دەستی دایە سەرکوتی شۆڕش کاریگەری ئەم سەرکوتگەریە لە چاو دەورەی پێش و جیاواز بوو سەرکوت لە دەورەی تازەدا دوو تایبەتمەندی سەرەکی هەبوو یەکێکیانەوەیەکە لە چاو سەرکوتەکەی ڕژیمی شا گەلێک تونند و تیژتر و درەندانەتر بوو و دووهەم پێگەیەکی کۆمەڵایەتی تا ڕادەیەک بەهێزی هەبوو
زۆری پێنەچوو کە شەڕی ئێران و عێراقیش وەکو بەرەکەتێک هاتە یارمەتی سیاسەتی سەرکوتگەرانەی ڕژیمی تازە. جەماوەری خەڵک ماندوو بێهیوا بوون، بڵێسەکانی شۆڕش وردە وردە خاموش بوون. ئەو ڕێک هەر ئەو چارە نووسە بوو کە نزیکەی 100 ساڵەوە پێش سەرنجام بەسەر شۆڕشی مەشروتەی ئێراندا هات. بەڵێ کاک سەرکەوتی بەڕێز، ئێستا لە ئێران ئەو سەردەمە تێپەڕ بووە وا کۆمەلگای ئێران لە شۆڕشی 1357 دوور کەوتوێتەوە. نەوەیەکی نوێ هاتوۆتە مەیدان کە ساڵەکانی تێرۆر و وەحشەتی دەی شەستی تەنیا لە ناو کتێبدا خوێندوتێتەوەیان وەکو بیرەوەری لە گەورەکانی بیستووە. ئەم نەوەیە چاوترسێن نەبووە و وەحشەت زەدە نییە، جگەلەوە کۆمەلگای ئێران لە ڕووی هێزی ئینسانیەوە بۆتە وڵاتێکی گەلێک گەورەتر. چینی کرێکار لە بەشگەلێکی وەکو پیشەسازی نەوت و پێترۆشیمی و معدەن و خزمەتگوزاری شاری دەورێکی چارەنووسسازیان لە دیاریکردنی داهاتووی سیاسی ئێراندا بەدەستێنەوە. ژمارەی خوێندکاران لە زانکۆکان بە چەند قات زیادیان کردووە، ژنان لە ژێرباری ئەو سوکایەتی کە 40 ساڵە ڕژیمی ئیسلامی پێیان دەکات پشتیان ڕاست کردوێتەوە وەکو بۆرکانێک لە بەردەم هەڵچووندا، بە ئاشکرا سەرپۆشی زۆرم لێش هەر فڕێدە. بەڵام ئەمە تەنیا کۆمەلگای ئێران نییە کە وەها زەرفێتگەلێکی خەباتکارانە تێیدا لەسەر یەک کۆبەتەوە، بەڵکو بارودۆخی ڕژیم لەسەرەوەش گەلێک شپرزەیە. لەگەڵ دوورخستنەوەی ڕفۆرمخوازەکان لە دەسەڵات بەشێکی بەرین لە دەستگای کۆماری ئیسلامی هەڵوەری، دوای ئەوەش ناکۆکیەکانی ناوخۆی ڕژیم سەر لە نێو لە شێوازی تازەدا سەریان هەڵدایەوە. کێشەکانی ناوخۆ بازنەی خاوەن دەسەڵاتەکانی لە کۆماری ئیسلامیدا بەردەوام بەرتەسکتر کردوێتەوە. ئاستی سەرەوەی دەستگای ئیداری ئەو ڕژیمە بێکیفایەت و گەندەڵە، ئەندامانی ئەم دەستگایە فرسەت تەڵەب و ڕشوەخۆرن، جێگاوشۆنی خۆیان ناسەقامگیر دەبین و هەر کەسەیان لە فکری دۆزینەوەی ڕێگان نەجاتی شخصیدایە. سەرجەم ڕژیم لەگەڵ قەیرانێکی ئابووری تونتر لەگەڵ بە تاقیکردنەوەیەکی زۆرتری نێودەوڵەتی لەگەڵ سزای ئابووری بەربڵاوتر بەرەوڕوە. ئەم ڕاستیانە هیچ کامیان لە بەرچاوی جەماوەری خەڵک شارەوە نین. ئەو ڕاستە کە ڕژیم لە ڕووی ژمارەی هێزەکانی ڕێکخراو و زیندان و لە ڕووی کەرەسەی سەرکوتوشتی دیکەی لەم چەشنا هێشتا بەهێزە و توانای سەرکوتکردنی هەیە، بەڵام لە هاوسەنگی واقعی هێزدا بەرامبەر بە جەماوەر ناچارە بە پارێزەوە هەنگاو هەڵبگرێت. ئەم لێکدانەوەیە کە سیاسەتی سەرکوتوتن و تیژینواندن لەلایەن ڕژیمەوە لەو دەورەیەدا سیاسەتێکی مەحکوم بە تێکشکانە بۆ چوونێکی لە جێگای خۆیەتی، بەڵام ئەمە حکمێکی براوە نییە کە سربەخۆ لە ئیرادەی ئینسانەکان بەکردەوە دەربێت. ئەم تێکشکانە دەکرێ و دەبێت تەدارو ببیندرێت. جیاوازبوونی بارودۆخی ئێستا لە چاو دەورەی ڕابردوو بەواتای دەستانەکردەوەی بیر لێ نەکرا و نەگونجاو کە کاتی نەهات پێت ویان کاتی بەسەر چوبێت نییە. مقاومەتی خەڵک دەتوانێت ماشێنی سەرکوتی ڕژیم ئیفلیج و زەویگیر بکات. لە ئێران و لە دەورەی ئێستادا مانگرتنی یەک لە دوای یەک لە ئاستی مەحەلی لە کارخانە و کارگا و ئیدارە و ناوەندەکانی فێرکردن و لە هەموو شوێنەکانی کەسب و کار و سەرنجام مانگرتنی ئیفلیجگەری سەرتاسەری ڕۆژی یەک لایکردنەوەی کاری ئەو ڕژیمە نزیک دەکاتەوە. ئەم شێوەیە لە مەخاومەت لە کۆمەلگای ئێراندا گەلێک ئەزمموی بە نرخی لە پشتە. لە ڕەوتی ئەم مانگرتنەدا کرێکاران و خەڵکی زەحمەتکێش یەکگرتووتر و ڕێکخراوتر و لە ئاکامدا بەهێزتر دەبن. ئەم شکڵا لە ناڕزایەتی دەربڕینی مقاومەت بەرامبەر بە کۆماری ئیسلامی وردە وردە یەکە یەکەی خەڵکی ناڕازی کۆمەلگا کۆ دەکاتەوە و هاوسەنگی هێز لەسەر شقامەکانیش بە زەرەری ڕژیم دەگۆڕێت. دەستگای سەرکوتی ڕژیم لە کار دەخات و سەرنجام چارەنووسی ئەم ڕژیمە لە ڕاپەڕینێکی ژێر و ژوورکەردا یەکلای دەکاتەوەت. بچین ناوبڕێک ببینین دێنەوە خزمەتە. گوڵناس، ئێمە لەم بەشەدا نامەیەک دەخوێنین و کە داوان کردووە لە بەرنامەی ئێمە و بینەراندا بخوێندرێتەوە. ئەم نامەیە نامەی عەلی دریس کوڕی عەباس دریس بۆ خەڵکی جیهانە. نووسیەتی خەڵکی خۆشەویستی جیهان، من عەلی دریس کوڕی گەورەی عەباس و کەفایەم. بەداخەوە دایکم دوای بیستنی ئەو هەواڵەی کە ڕەنگە باوکم حکمی لە سێدارەدانی بەسەردا بسپێندرێت جەڵتەی مێشکی لێکەوت و ئێمەی بەتەنیا جێهێشت. ئێستا باوکم مەترسی لە سێدارەدانی لەسرە. من و براکانم مەهدی
کە تەمەنی 12 ساڵ و محەممەد کە تەمەنی 8 ساڵە دەپرسین ئایا ئەم دنیاە ئەوەندە درڕندەیە سەیری ئێمەش بکات کە باوکمان لەدەستدەین. ئێمە سێ منداڵ داوا لە هەموو ڕێکخرا و حکوومەت و مرۆڤە میهرەبانەکانی جیهان و تەنانەت منداڵانی دنیا دەکەین هاوکاری باوکم بکەن بۆ ئەوەی لە سێدارە نەدرێت. ئەمە زۆر ترسناکە، یارمەتی باوکم بکەن بگەڕێتەوە ماڵەوە. عەلی دریس تەمەن 16 ساڵ ئەم نامەی نووسیوە. ئازیزان، ئەم کورتەنامەیە بەرگەیەکی حاشا هەڵنەگرە لە جنایەتەکانی کۆماری ئیسلامی، دەسەڵاتێک کە بێ بەزەیانە تەنیا لە پێناومانەوەی دەسەڵاتی هەر ڕۆژە و جەنایەت و کارەساتی تازە دەخڵقێنێ. ئەمە تەنیا سکاڵای عەلی 16 ساڵە نییە، سکاڵای و هاواری بەشی زۆری کۆمەلگای ئێران و کوردستانە کە گیان و ژیانیان لە دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا لە مەترسیدایە. ئەم سکاڵا و هاواری عەلی دەری دەخات کە ڕێگایەک نییە جگەل لە تێکەڵکردنی هاواری ئێعتراز و گرێدانی دەستی یەکتر بۆ کۆتایی هێنان بە هەموو جنایەتە وەرگرتنەوەی ژیان و ئینسانیەت لە دەسەڵاتێک کە مرۆڤ و مافی مرۆڤ لای بێبایەخە. با هەمومان بچین بە دەنگ ئەم هاوارەوە، با دەنگمان تێکەڵ بە دەنگی عەلی 16 ساڵە بکەین و هاوار بکەین بەستێتی جنایەت، بەستێتی بێمافی، بەستێتی زوڵم و زۆر. عەلی و عەلیەکانی تر چاوەڕێی بەرزکردنەوەی ئەم دەنگن. بەداخ و پەژارێکی زۆرەوە ئاگادار کراین کە دایکێکی گیان بەخکردووی شۆڕشی ژینا لە شاری سەقز ماڵاوایی لە ژیان کرد. ڕۆژی یەکشەممە 18 پوشبەر دایکی محەممەد حوسێنی لە گیان بەختوانی شۆڕشی ژینا کۆچی دوایی کرد. محەممەد حوسێنی هاوڵاتی خەڵکی شاری سەقز 27 ڕێزبەری 1401 لە ڕەوتی شۆڕشی ژینا گیانی بەخت کرد. دایکی ئەو هەمیشە زیندووە بە ناوی مەلیحە حەسەن نژاد پاش ئەو ڕووداوە تووشی جاڵتەی دڵ و مێشک بوو و ڕاگوزی نەخۆشخانەی چاران کرا. خاتۆ مەلیحە پاش 7 مانگ بەستەری بوون لە نەخۆشخانە ڕۆژی یەکشەمە بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی دادەمەلەحە و هەموو کەس و کار و خزم و بە تایبەت شاری سەقز دەکەین و خۆمان بە بەشداری خەمیان دەزانی. یادی ئازیزی دایە مەلیحە بەرز و بەڕێز بێت و ڕێگای پڕێبووە. بەداخ و پەژارێکی زۆرەوە بەرەبەیانی ڕۆژی شەممە ڕێکەوتی هەفتەی پوشپەڕی 1402 هەتاوی کاک برایم ساڵحی ناسراو بە مامبرایم باوکی هاوڕێی خۆشەویستمان هاوڕێ ئەحمەد ساڵحی لە تەمەنی 90 ساڵیدا لە شاری سەردەشت ماڵاوی لە ژیان کرد. مامبرایم کەسایەتێکی خۆشناو و جێگەی متمانە، زەحمەتکێش، ڕۆحسووک و دڵسۆز و لە بەردڵان و خۆنەویست بوو. هەموو ئەوانەی مامبرایمیان دەناسی ئەیانزانی کە مامبرایم بەدەم دەرد و غەمی هەموو هاوچارە نووسانی خۆیدا دەچوو هەوڵی دەدا یاری دەدەریان بێت و بە دوای چارەسەر دەگەڕا بۆیان. ماڵی مامبرایم بەردەوام ئاوەدان و قەرە باڵغ بوو، ماڵێکی هەژارانە بەڵام لێوا و لێو لە سەداقەت و خۆشەویستی و خۆڕاگری خەباتکارانە و پەروەردەی شۆڕشگێڕانە بوو. ئەو کاتانی کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە ناو شار و دێهاتەکانی کوردستان بوون، ماڵی مامبرایم لەگەڵ بنکە و مەقەڕە سەرەکیەکانی کۆمەڵە لە یەکجیانە دەکرانەوە و شوێنی حەسانەوەی هەمووان بوو. زۆر بەداخەوە مامبرایم ساڵحی لە ڕێکەوتی هەفتەی پوشپەڕی 1402 هەتاوی بەرەبەیانی ڕۆژی شەممە لە تەمەنی 90 ساڵیدا بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی ساڵحی هەموو خزم و کەس و کاری و بە تایبەت شاری سەردەشت و هاوڕێی خۆشەویستمان هاوڕێ ئەحمەد ساڵحی دەکەین و خۆمان بە شەریکی غەمیان دەزانین. یادی ئازیزی هاوڕێ برایم بەرز و بەڕێز بێت.
بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێ بکەن و ڕاوبۆچوونەکانتان باس بن. بەڵێ عزیزان زۆر سپاس بۆەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون ماڵاوە.